بەڵێ لەبارەی ئەوەی کە شارەزایان چی ئەڵێن لەبارەی ڕاگررتنی ڕێکارەکانی کۆمسیۆن لەلایەن دادگای فیدراڵی عراقەوە ئەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دوڕێی تۆفێق شارەزای هەڵبژاردن لە ستۆدیۆ میانمانە. بەڕێز دوڕێیت بەخێر بن. بخير ببرز دري. اهلا وسهلا بك، شكرا جزيلا على هذه الاستضافه وتحيه حب وتقدير لقناتكم الكريمه والى مشاهديكم الكرام. برز دري نها دادگاه فدرال خالا تایبەت بە کورسیین پارلەمەنتویا کوردستانی ڕاوەستان. ئەفتەی چواتێ طبعا دادگای فیدرالی بەڕاستی پرۆسەکەی ڕاگرتووە بە هۆکاری دیکەوە هەر پرۆسەیەکی هەڵبژاردن بابەتی سەقامگیری دیموکراسیە چەسپاندنی دیموکراسیەتە بۆیە پێویستە هەر پرۆسەیەکی هەڵبژاردن پێویستی بە دوو کۆڵەگەیە سەقامگیری سیاسی و سەقامگیری ئەمنیش لە هەمان کاتدا سەقامگیری سیاسیش لە هەمان کاتدا پێویستە لە سەقامگیری بڕیارەوە هەبێت لە هەمان کاتدا چەسپاوی بڕیارە یاسایەکان هەر یاسایکی هەڵبژاردندا کە دەکرێت بۆیە لە ئەنجامدا هەر هەڵەیەکی تەکنیکی بکرێت بەڕاستی بەوە وەسف ناکرێتکەوە هەڵەیەکی تەکنیکە بۆکە ئەو کاتە بە هەڵەیەکی ئەنقەس بەهاژمە دەکرێت زیان بەلایەنێک دەگرێت و لە بەرژەوەندی لایەنێک کرد دەشکێتەوە کەواتە پێویست ناکە هەڵبژاردنێک بە خێرا ئەنجام بدرێت بەڵکو پێویستە پرۆسەی هەڵبژاردن بە سەقامگیرێکی یاسایی ئەنجام بدرێت لە هەمان کاتدا و کەشێکی ئەرێنی هەبێت بۆ ئەوەی کەوا ئەنجامێکی باشی لێ بکەوێتەوە ئەنجامێک بێ کە جێگەی ڕەزامەندی هەمە ئەمە بیرۆکەکێ لە پرۆسەی ئەنجامدانی هەڵبژاردن ئەتوانین بڵین ئەگەر بۆ ماوەیەکی دیکە دوا بخرێت هەڵبژاردن تاوانە پێداویستی لۆجستیەکان و کێشە تەکنیکیەکان و یاساییەکان چارەسەرە بن باشتر نابێت. بەدڵنیایەوە بەدڵنیاوە هاوڕاتم لەم بۆ چوونەتدا چونکە یەکێک لە کێشەکە کە بابەتی نوێکردنەوەی بایۆمەتری هەندێک کێشەی پەنجەمۆر هەیە هاوڵاتی مافی خۆیەتی کە دەنگ بدات کاتێک دەچێت سەر سنووقەکانی دەنگدە ناتوانێت کە دەنگ بدات ئەمە کێشەیە ئەمە کێشەیە کە دەبێت چارەسەر بکرێتەوە ئەمە ڕاستیدا پێویستە هاوڵاتی مافەقی خۆی وەربگرێت کە دەنگ بدات بۆیە پێویستان کێشەی چارەسەر بکرێت لەلایەک لە لاشی دیکەوە لە هەمان کاتە دابەشکردن نوێژی دیراسەکراو هەبێ بۆ دەنگدران لە هەمان کاتدا لەدایک بۆ نوێیەکان نەوەی نوێ 2006 2005 ئەوانیش داتاکانیان نوێ بکرێنەوە ئەمە بە گوێرەی یاسا و دەستور هاتووەکە مافی خۆیەتی بەشداری هەڵبژاردن کات ئەمە پێویستە کاتێکی زیاترمان هەبێت بۆ بەشداری هەڵبژاردکردن کەشێکی زانستی و ئەرێنی هەبێت کەوا یارمەتی دەبێت بۆ پرۆسەی هەڵبژاردن بە شێوەیەکی باشە. برێز دوڕێ نها بریار هاتیە ڕاوەستاندن نها گر اف بریارا کو دادگاه فدرالی دایی نها گورا باوریات تیوی واتهی کو او کرسین کوتا بین و گراندن جبر کو او بریارا دادگاه فدرالی پروبلمک سیاسی آلوزیک سیاسی لحریم کردستانی درست کر اف کرسی ود گرن گورا باوریات طبعا بالبدايه سەرەتا دادگای فیدرالی ئەم پرۆسەی ڕاگرتووە بەدڵنیاییەوە لە ئەنجامدا دیدگایەک دەبێت بۆ دادگای فیدرالی ئەو کۆمەڵێک بەڵگە پێشکەش دەکرێن بۆ گرنگی ئەم کورسیانە لەبیرمان نەچێت کوردستان پێداگیری لەوە کردووە کە تەواوی پێکاتەکان بەشداری لە هەڵبژاردن بکاتە قەبارەکەی هەرچەندێک بێت گەورە بێت ناوەند بێت پێداگیری لەوە دەکات کە پێویستە تەواوی پێکاتەکان نوێنەراتێت لە پەرلەمانی کوردستاندا هەبێت کەواتە بنچینەی دیموکراسی چیە پێویستە هەمووان نوێنەراتی هەبێت بۆیە پێم وایە دادگای فیدرالیش ئەو دیدگایە لە بەرچاو دەگرێت بڕیاری خۆی دەبێت ڕسمیشێکی تایبەتی دەبێت ئەو کاتە ئەنجامێکی ئەرێنی لێ بکەوێتەوە دوازات وەک ئەوەی کە بەڕێستان شارەزای هەڵبژاردنن پێتان وایە چەندمان کات پێویستە یانە بێت چی بکەین کە ئەم کێشە یاسایی و لۆجستیانەی کە هەیە کە بۆی بتوانین ئەنجامێکی باشی هەڵبژاردن بەدەست بێنین بێ گرفت بێت جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت ئەبێت چی بکەین پێویستە لە سەرمان کە پێویستە کێشەکان دەستنیشان بکەن کێشتنیە تەکنیکەکان دەستنیشان بکەن ئەگەر هاتوو هەڵبژاردن لە وادی خۆیدا بکرێت پێویستە چونکە کێشە هەیە کۆمەڵێک ئاستەنگ و کێشە هەیە پێویستە چارەسەر بکردن ئەمە هەنگاوی یەکەمیش لە هەمان کاتدا کێشەکان چارەسەر بکردن بۆ نمونە بابەتی کورسی کۆتاکان پێویستە چارەسەر بکرێت بەڵگە ڕاستیەکان پێشکەش بکرێن بۆ دادگای فیدرالی بۆ ئەوەی پێداچوونەوەی پێ بکات و بڕیاری پێویستی لەبارەوە بدات ئەمە لە لایەکی دیکەوە دواتر پێویستمان
بە دیراستەیەکی بابەتیانە هەیە بۆ کێشەی نەخوێندنەوەی پەنجەمۆری دەنگدەران ئەمەش پێویستە چارەسەر بکرێت دواتر بابەتی کاتێک ئەم کێشانە چارەسەر دەکرێن پێویستە نەخشەرەگەیشی باشە بێ بۆ بازنەکان لە نێو هەرێمی کوردستانە لەبیرمان نەچێت یاساکەی ئەمڕۆکە هەیە هەرێمی کوردستانی دابش کردووە بۆ چەند بازنێکە کە پێشتر یەک باز نەبوو پێشتر یەک باز نەبوو ئێستا 4 بازنەیە پێویستە دیراسەیەکی ڕاست و دروستی بۆ بکرێت هەم بازنەیە کە مافی خۆی وەربگرێت دواتر وادەیەکی دیکە دەستنیشان بکرێت چونکە وادەکە کێشەن نییە لە ڕاستیدا پێویستە کێشەکانی پێش هەڵبژاردن چارەسەر بکرێت چونکە دواتر کێشەی سیاسی لێ دەکەوێتەوە نهاد نافخۆی کوردستانی دەژی نافخۆی کوردستانی دەژی ئاستا نابنەتەوەیی دەژی هەموو ئالی ئەمریکا ئەوروپا دیارکردن و divê hilbijartinên li herêma Kurdistanê şeffaf, zelal û dadperwerane bin. Çi peyan bû ev bû Bexdayê? بالمناسبة يعني بەم بۆ نێوە ئەگەر هاتوو قسە لە سەر هەرێمی کوردستان بکەین کوردستان پێش ئەوەی هەڵبژاردن لە بەغدا بکرێت لە هەرێمی کوردستان کراوە پێشتر کە خۆیان بەڕێوە بردووە لە پێش 2023 هەرێمی کوردستان بەڕاستی ئەزمموی هەیە لە پرۆسەی هەڵبژاردندا و ئەنجامدانی هەڵبژاردندا هاوڵاتی کوردستانی بەڕاستی وەکو خۆشەویستی هەیە بۆ بەشداریکردن لە هەڵبژاردندا باوەڕی بە پرۆسەی دیموکراسیەت هەیە ئەمانە هەمووی ئاماژەیەکی ئەرێنین لە هەمان کاتدا لە هەمان کاتدا ئەو ئەزمونونەکە کەڵەکە بۆی هەیە لە بەغدا هەیە و دواتر بگوازرێتەوە بۆ ئێرش لە هەمان کاتدا کارێکی هاوبەشە بێت بێکەوە بکرێت بەڕاستی یەکتر تاوەکاریەک هەبێت لە نێوان هەردوو وڵاتدا من ئەوە دەبینم کە ئەمە یەکەم هەنگاوە کە ئامادەکاریەکان ڕاگیراون هەنگاوی دووەم ئەوەیە کە چارەسەری کێشە تەکنیکەکان بکرێت هەنگاوی سێم ئەویشە ئەو کاتام هەڵبژاردنێک لە کێشێکی ئارام و ئەرێنیدا ئەنجام بدرێت. وەکۆزانی ئێستا دۆخی پەرلەمانی عێراق بێسەرۆکە هەرچەندە چوارچێوی هەماهەنگی بەردەوام جەختەکاتەوە کە بێ لە ماوەی هەفتێکی دیکەم دۆخە یەکلا بێتەوە لەولا کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئەگەر هەڵە نەبم لە مانگی حەوت وادەکەی بەسەرەچێت ینی ئەبێت چی بکرێت چ ڕێکارێکی تر بگیرێتە بەر بۆ ئەوەی کۆمسیۆن کارەکانی درێژ بکرێتەوە کۆمسیۆنێکی دیکە پێک بهێنرێت پێتان وانی هەندێک لەم هەوڵانە ڕەنگە دوجار بگاتە ئەوەی کاڵبژاردننی پەرلەمانی کوردستان بگاتەوە کاتی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە بە پێی یاسایەکە پێما بێ ساڵی 2025 عێراقیش هەڵبژاردن کات پێتان وایە ئەگەرێکە بێت نزیک بنەوە پێکەوە بکرێن طبعا نقطة كلش مهمة بەڕاستی ئەمە گرنگەوەی باست کرد پێویستە لەوە تێبگەین کە هەڵبژاردننی هەرێمی کوردستان ڕاستە وەسێنراوە بەڵام هەیە ئەمە پرۆسی دیموکراسیەتە ئەمە کۆڵگەیەکی سەرچیە لە پرۆسی دیموکراسیدا کە دەستوریش داهاتووە لە هەمان کاتدا ساڵی 2025 هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەنجام دەدرێت وادە فەرمیەکەی کە دیاریکراوە کە پێش 45 ڕۆژە پێش ئەنجامدانی هەڵبژاردنەکە واتە لە مانچی تشرینی یەکەم ئەنجام ساڵی 2025 کەواتە دەبێت خشتێکی کار هەبێت واتە لە مانگی 5ەوە دەست پێ بکرێت کەواتە ئێمە لە ساڵی داهاتوودا سەرەتای ساڵی داهاتوودا دەبێت لایەنە سیاسەکان لیستی خۆیان پێشکەش بکرێت لیستی کاندیدەکانیان کەواتە بابەتەکە چیە بابەتەکە تەنها ساڵێکە وادەیەکی زیاتر نییە ئەم ماوەیە زۆر گرنگە پێویستە لەم ماوەیەدا کۆمیسیۆنێک هەبێت کەوا ئیدارەی ئەم پرۆسەیە بدات لە هەمان کاتدا دەسەڵاتیشی هەبێت بۆ ئەوەی کەەوە کارەکان ئەنجامدا واتە لە یەکی تەمموزدا ماوەی کارکردنی کۆمیسیۆن کۆتایی دێت ئەمە دوو چارەسەر هەیە یەکەم یان ئەوە تا کاری کۆمیسیۆنی درێژ بکرێتەوە بە یاسا لە پەرلەمانی عێراقەوە لە ئەنجومەنی نێران درێژ بکرێتەوە یان ئەوە تا یاساکەی گۆڕانکاری تێدا بکرێت یان هەموار بکرێتەوە ئەمە بەڕاستی پەرلەمان بەرێ لێ دەدات وەکو دەزانن کەەوە یاسی هەڵبژاردن هەر یاسایکی دیکە لە نێو پەرلەمانی عێراقدام ڕێی دەنگدانەوە دەبێتە هەر کاتێکا دەنگدان یەکلا بکاتەوە ئەو کاتە پرۆسەکە بەڕێوە دەچێت بەڵام لە ڕووی مەبدەئیەوە بەڕاستی هەڵبژاردنێک نە لە کوردستان نە لە عێراق بەبێ کۆمیسیۆن ئەنجام نادرێت بەبێ ئیدارەدان ئەنجام نادرێت پێویستە لەوە تێبگەینکەوە دوای پشووی یاسایی یەکێک لە کارێک پێشینەکان ئەوەیە ئەم کێشەیە چارەسەر بکاتەوە برێز درێتەوە فێر سپۆر شارەزای هەڵبژاردننی ستودیۆ میوانی سپاس بەخێرات شكرا جزيلا سعيد بالحضور